پێنجشەممەی یەکلاکەرەوە بۆ عێراق و ڕۆژی کۆتایی بۆ پێداگریەکانی پارتی و یەکێتی. بڕیارە ڕۆژی پێنجشەممە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار پارلەمانی عێراق کۆ ببێتەوە. بۆ ئەو مەبەستەش هێشتا گفتوگۆی چڕ و هەمەلایەنە لە نێوان لایەنەکاندا بەردەوامە و تاوەکو ئێستاش یەکێتی و پارتی کە هەردووکیان بە پێداگریەوە باز لە کاندیدەکانی خۆیان دەکەن لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک نەکەوتون و هێزە عێراقیەکانیش چاوەڕێن ڕێککەوتنی ئەو دوو حیزبە کۆتایی بەو بەستەڵەکە سیاسیە بهێنێت کە زیاتر لە یەک ساڵە پرۆسەی سیاسی سست کردووە. ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا گفتوگۆی چڕ و بەردەوام بۆ یەکلاییکردنەوەی کاندیدێکی هاوبەش بۆ پۆستەکە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا هەبوون، بەڵام بەهۆی پێداگیری هەردوولا لەسەر کاندیدەکانیان بۆ پۆستەکە ڕێک نەکەوتن. لە ئێستاشدا هەمووان چاوەڕێی سبەینێن کە ئاخۆ ڕێژەی یاسایی پەرلەمانتاران بۆ بەڕێوەچوونی دانیشتنەکە ئامادە دەبن یاخود نا. لەو بارەیەوە بۆ چوونی جیاواسەیە یەکێتی و فراکسیۆنەکەی پێی وایە ڕێژەی یاسایی ئامادە دەبن و دانیشتنەکە دەکرێت بۆ ئەوەش 172 پەرلەمانتار واژوویان کردووە و ئامادە دەبن. بەپێی زانیاریەکانی شارپرێس بارزانی لە کۆبوونەوەیدا لەگەڵ هێزە عێراقیەکان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا هەڕەشەی بەشداری نەکردنی لە کۆبوونەوەکەی پێنجشەممەی پەرلەمان و هاوکات کشانەوەی لە پرۆسەی سیاسی عێراق کردووە ئەگەر بێت و یەکێتی سوور بێت لەسەر کاندیدەکەی خۆی. لە بەرامبەریشدا بەشێک لە هێزە عەرەبیەکان چەند جارێک فشارێکی زۆریان لە بافڵ تاڵەبانی کردووە بۆ گۆڕینی کاندیدی سەرۆکایەتی کۆمار و ڕێککەوتن لەگەڵ پارتی بۆ ئەوەی بە یەک کاندید بەشداری کۆبوونەوەی پەرلەمان بکەن، بەڵام تاوەکو ئێستاش یەکێتی و سەرۆکەکەی سوورن لەسەر بربژێرکردنی بەرهەم ساڵح. چوارچێوەی هەماهەنگیش کە دەیەوێت و بە جددیش کاری بۆ ئەوە کردووە دانیشتنەکە بەڕێوە بچێت سوورە لەسەر یەکلاییکردنەوەی بابەتی سەرۆک کۆمار و دەیەوێت سەرۆک کۆماری هەڵبژێردرا و کاندیدەکەی ئەوان بۆ پۆستی سەرۆک وەزیران کە محەممەد شیع سوودانیە ڕاستپێرێت بۆ پێکێنانی حکوومەت. بۆ ئەوەش بە تەواوی پەرلەمانتارەکانیەوە ئامادەیە بۆ بەڕێوەچوونی دانیشتنەکەی ڕۆژی پێنجشەممە. لەگەڵ هەموو ئەمانەشدا تاوەکو دواساتەکان هەردوو ئەگەرەکە بە ئەنجامدان یاخود هەڵوەشاندنەوەی کۆبوونەوەکە لە ئارادان، بەڵام زۆرینەی لایەنە شیعی و سونیەکان بەڵێنیان داوە کە بەشداری لە کۆبوونەوەکەدا بکەن. شارپرێز زانیوێتی لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا فشارێکی زۆر لە بافڵ تاڵەبانی کراوە بۆ گۆڕینی کاندیدەکەی و ڕازیکردنی پارتی و بارزانی بۆ کشانەوەی کاندیدەکەیان بۆ ئەوەی بە یەک کاندیدەوە بچنە دانیشتنەکەی پەرلەمان، بەڵام بافڵ تاڵەبانی هەموو داوا و فشارەکانی ڕەت کردووەتەوە. لە بەرامبەردا بارزانی ڕازی بووە بە کشاندنەوەی ڕێبەر ئەحمەد و پشتیوانی لەتیف ڕەشید لەگەڵ هاوپەیمانی دەوڵەتی یاسا و بەشێک لە هێزەکانی تر. سەرچاوەکان بازدەوە دەکەن ئەم چەند کاتژمێرەی کە لە بەردەم هێزە سیاسیەکاندا ماوە کاتێکی سەخت دەبێت و فشارەکان زیاتر دەبن لەسەر بافڵ تاڵەبانی و دیار نییە ئاخۆ لەسەر هەمان هەڵوێستی دەمێنێتەوە یان لە پێناو ڕێککەوتن لەگەڵ پارتی و کۆتایی هێنان بە ناکۆکیەکان ڕازی دەبێت بە داوای هێزە عێراقیەکان و کاندیدەکەی دەگۆڕێت. ماوەی زیاتر لە ساڵێکە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق کراوە و تاوەکو ئێستاش هێزە سیاسیەکان نەیانتوانیوە لەسەر یەکلاییکردنەوەی پۆستەکان و پێکێنانی کابینەی نوێی حکوومەت ڕێک بکەون. لە هەموو ئەگەرەکاندا ڕۆژی پێنجشەممە ڕۆژی یەکلاییکردنەوەی بابەتی پۆستی سەرۆک کۆمار و تا ڕادەیەکیش هەنگاویکردنەوەی گرێکوێرەی پێکێنانی حکوومەت و خاوبوونەوەی بەستەڵەکی پرۆسەی سیاسی دەبێت لە عێراق.